کانی هاتوچۆ لە هەولێر قەزای سۆران زیادیان کردووە و بە پێی ئامارەکانی پۆلیسی هاتوچۆ لە هەولێر 1263 و لە سۆرانیش 77 ڕووداوی هاتوچۆ لە ساڵی 2016دا تۆمارکراون. بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئاماژە یاخود ئاماری ڕووداوەکانی ساڵی 2016ی بڵاو کردەوە. بە پێی ئامارەکە زیاد لە 1400 کەس بوونەتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بەراورد بە ساڵی 2015 گیان لە دەستان و برینداربوون ڕووداوی پێکدادان زیادیان کردووە. هەر لە ساڵی 2016دا 16,600 سەرپێچی لە ڕێگەی کامیرەی هاتوچۆوە تۆمارکراون و لە هەردوو خاڵی سنووری حاجی ئۆمەران و ئیبراهیم خەلیلەوە 30,700 ئۆتۆمبیلیش هاتوونەتە ناو هەرێم. بەڵام وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر داهاتی بەڕێوەبەراتیەکەی لەم ساڵدا ئاشکرا نەکرد. لە سنووری قەزای سۆرانیش 29 هاوڵاتی لە 2016دا بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لەدەستداوە و 88 هاوڵاتیش بریندار بوون. هەروەها لەم ساڵدا لە قەزای سۆران 36,805 سەرپێچی لە ڕێگەی کامێراوە و 5,937 سەرپێچیش بە پسوولە تۆمارکراون. ئەو ساڵ جگە لە سەرپێچی کامیرەکانی چاودێری 297,210 سەرپێچی هەمە جۆر تۆمار کراوە و لە ساڵی 2015 333,679 سەرپێچی تۆمار کراوە تا ئەم ساڵ ژمارەیەکی کەمتر تۆمار کراوە. سەبارەت بە سەرپێچی کامیرەکانی چاودێری سەرپێچی تۆمارکراو لە کامیرەکانی چاودێریەوە لە ئەو ساڵ 160,600 سەرپێچی بووە تۆمار کراوە لە کاتێکدا لە پارساڵ کە 2015 بوو تەنها 130,958 سەرپێچی تۆمار کرابووە تا ئەو ساڵ ڕێژەکە زیادی کردووە داخەوە. سەبارەت با ڕووداوەکانی هاتوچۆ کە ئەوە لە هەمویان گرنگترە. ئەوەی کە تۆمار کراوە لە ناو شاری هەولێر و دەوروبەری لە هەرسێ جۆرەکانی پێکدادان و وەرگەڕان و شێلان بەداخەوە 1263 ڕوودا و تۆمار کراون کە لە ئەنجامی ئەو ڕووداوانە 215 کەس گیان لەدەستداوە و 1191 کەسیش زامدار بووینە. ڕێژەکە بەگشتی بەداخەوە چ لە ڕووداوەکانی هاتوچۆ چ لە قوربانی لە ناحیەی مردن و چ لە ناحیەی زامدار بوون هەمووی زیادی کردووە. ژمارە ئەو ڕووداوانەی لە ساڵی 2016 ڕوویان داوە بریتە لە 77 ڕووداوی هاتوچۆ لە ئەنجامدا 117 هاوڵاتی بوونەتە قوربانی و هەروەها 29 هاوڵاتی زۆر بەداخەوە گیانە لەدەستداوە و 88 هاوڵاتیش بریندار بوونەوە. سەبارەت بەو سەرپێچیانەی کەوا لە سنووری بەڕێوەبەراتیەکەمان بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران بە هەر چوار قەزای سۆران ڕواندز مێرگە سۆر چۆمان تۆمار کراوە بریتە لە 43,939 سەرپێچی. لەم ڕێژەیەشیاندا 36,805 سەرپێچی لە ڕێگەی کامێرەکانی چاودێری ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران بووە هەم لە دەرەوە هەمش لە ناوەوەی شار و هەروەها 5,937یان لە ڕێگەی پسوولە بووە. سەرڕای ئەوەش 1,197 ئۆتۆمبیلیش کە بار هەڵگیرن بەهۆی لە ڕێگەی قەپانەوە سزادراون. بە شێوەیەکی گشتی ڕووداوەکانی هاتوچۆ لەگەڵ ساڵی ڕابردوودا ژمارەی ڕووداوەکان بەرەو کەمی چووە بەڵام ئاستی قوربانیان بەهۆی گیان لە دەستەدانەوە بەرەو زیاتر چوە.